چاوەڕێی نوێکردنەوەی دیدارە سەرۆک شارەوانی پاریس کە 3 مانگ لەمەوبەر لە هەولێر لەگەڵ نێچیروان بارزانی کۆبووەوە ئێستا وەک سەرۆکی هەرێمی کوردستان پێشوازی لێکرد. سنتەری پاریس بە زیاتر لە 2,200,000 دانیشتووی گەورەترین شاری فەڕەنسایە. سەرۆکی شارەوانی کە لە ڕێگەی هەڵبژاردنەوە دادەنرێت حاکمی پاریسە و بە پێی پرۆتۆکۆل لەگەڵ ئەو سەرۆک و سەرکردانە کۆ دەبێتەوە کە بە فەرمی بانگێشتی فەڕەنسا کراون. دوای کۆبوونەوە نێچیروان بەرزانی و ئەنی دالگۆ هێمای هەولێر و پاریسیان وەک دیاری پێشکەشی یەکدی کرد. ئەنی دەلگۆ سیاسەتڤانی بەڕێگەس ئیسپانی و ناسراوی فەڕەنسا لە ساڵی 2014ەوە وەک سەرۆکی شارەوانی پاریس هەڵبژێردراوە. دەلگۆ چەندین جار سەردانی هەرێمی کوردستانی کردووە و لە ساڵی 2016ەوە کار بۆ ئەوە دەکات کە هەولێر و پاریس ببنە دەستە خوشک. I'm very happy to receive today the president of Kurdistan. زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ پێشوازیم لە سەرۆکی هەرێمی کوردستان کرد. من دۆستی کوردم و هاوڕێی نزیکی سەرۆکی هەرێمم. ئێمە باسی دۆخی ئێستامان کرد، باسی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و پاریسمان کرد. من خۆم 2000 سەردانی کوردستانم کرد، هاوهەنگیمان لەگەڵ کوردستان زۆر باشە. هەفتەی داهاتوو ڕێککەوتنی هاوبەشی دەستە خوشکی نێوان پاریس و هەولێر واژوو دەکرێت. ئەوە ڕێککەوتنێکی هەرە گرنگە بۆ خەڵکی هەردوولە. Both people from Kurdistan and from Paris to have this very nice and smart partnership. بڕیارە هەفتەی داهاتوو ڕێککەوتنێکی هاو ئاهەنگی و پێکەوە کارکردن لە نێوان هەولێر و پاریس واژوو بکرێت و هەولێر ببێتە 55مین دەستە خوشکی پاریس. پاریس جگە لەوەی ناوەندێکی گرنگی سیاسی جیهانە لە ڕووی کۆی گشتی بەرەمهێنان گەورەترین شاری ئابووری ئەوروپایە و 5ەم گەورە شاری ئابووری جیهانە و پاریس بە شاری مۆدل و بۆ ناسراوە. شوێنگەلێکی وەک ئیڤڵ و لۆڤەر و نۆتخەدام وای کردووە ساڵانە میوانداری زیاتر لە 40 ملیۆن گەشتیار بکات. ئاڵەشاڵی ڕوودا و پاریس